فرموا. علي كرمام علي صديق هو أتوي من صديق أتوي نمر ما شاء الله كردي والزنديني ما لبيش السلامة بي. بسم الله الرحمن الرحيم اللهم صل على سيدنا محمد. يعني تكون هذه اللي راه تقول والله نظام انا وهالروي دابا تركيز دابا كل رويش ديم تاخين بس ما مكتبه باشا برام بروبا تاخير نبي امجد تمنا مشانا كي ماري اميني دا برسمو دا مريم بروبا بروي علي بفيردي لإدارة محلي وقوت بس نقلك نخوتم كانوا محافظي بلي واقف بلي واقف نقلب كردي وأمن بزربهم ها مردي وكتشيل الجوريا كاك نهاد نهادي خوما اه زور ساكت كواتا أمن دس بسرعة لوي الدم فرموا تبرجوا مش مساكن دين زور ساكت يلا دي فرموا مصطفى هرما مستبتني تواو هيك دي لقنيها داي ناكابري ناد ناس مو كاك صديق يا خو بخير بيوا يا خو بخير بيوا تصاوروا يا فرموا دانشا فرموا يا خو بخير بيوا شيء هي بير ويخشني انا سيوا مخواي دجبي كاك كم هنزور كوبي لابا ايه كاك صديق اتو صد بسر ها يك دقود مرديا يك دقود تشيتا خالص يك دقود مفقوده بس ابن برابه مردنيا كي هرنا بدقود نبرديها اخر كودا بين امري ابو كز امري برا لا كاك صديق لا خويا بزيان تمن دريج ولا تنيش تمن دارشتي وازن دي ايه دلهم جروا لتشين دربوي تصدق لخارج لتشين دربوي لسويسرا يبو سويسرا بس بخو بنو بياسيبك والله بابا لو خد ماليجيا صنداني جلما بدا اما كنا مخت يا ابني لازاني تيا هاتو بيمري كاك صديق سن دفتر تنحتو دفتر ما شاء الله انا قول راي سن دفتر ها الله يسعدك والله كاك صدق شكرا والله دفتر دينا هو دهنك هو الترين دور ماني او شاري هاتي توا فايدا بوا ساعتي هذا اللي بيجا كم ديتي شي رايش تجول وانا استلام تان كردي ما ورا دارش هذا هو تبغى تقول على سو ده نقوم مرتي اسمع ولا خالد يجبوي هاتو سربز بخي باش لو نقول حزك انا من بمرم لا خوانك كاك سريع كمان الدريج بي خوان وما بهلي دباش دي كبزان ستاندري اتو بيمبري لا سويسراي تهبو تنبو يعني دتوي لسويسرا لا تسبب برسي هم مشتكي تيجيشتي اوي بيوستي بجاني بشريه تهيلوي بشرفت دولار بسندي غوريوا كورنا مغوريتو هنا وهروا اهل الجيرفان محمد نبي كاك صديق بسريتو هندك بياو هبو لا ترسي عسكري سيما خوي لجوري دنا كدا هاتا دري نقول بخواي لا زفاي امامي بو راس دك ابراهيم براستي خلق كله بس عشي زور خراب تشيا حروها شدك دي حكومة سيسار مواليدي بيك زاري رادا شيشا او عالمش برزاد ابو سري ليدا شيوا والحاصل وقت شي زور خراب كاك صديق او زعت له خبرك خوش ما نادي بري وشي بران صعبتان دكم لبو خارس بخواي خوشه او زكاكا زور بياو زور كسب بلادو يخش صعب كله بو خالص كاك صديقي شيك كلوان صاحبي تشين دريتان كم لو خارس ها أمن خيالك أنقول خيالك كاكا من لو هندي نهاتي منا ادي لو تساتيو كاكا من هاتي مدموي إعادة تعيين بموا اوها يعني تعيين بيوا بله او زاد زين سبكا اقعد تعيين بيوا بس بابيت بريم بالروابكا او سيمانغ امارات ما ورنكتي يعني الرازي سيمانغ راتبي ورنغري مش رازمة الحشر مع الناس عيد أجر أنقول راتب تان ورقد أو أمنش ورد أقرم أجر أنقول ورتان نقر كاكا أمنش نامي كاك صديق دزانية تسمع لوبكا نفوست جنسيات ورقي عدودت باسابورتت همو
ئەو شتانە ئەوەلیاتی خۆت هەموو بینە ئەوجا لۆما بینە چاوەڕێ تەعینات بکە. کاکە من نامەوێت تەعین بم ئەمە تەعین بمە دەمەوێت ئیعادەی تەعین ببمەوە. کاکە کەی شەمونە ماجێبڕا ئەو زاوەڕێ عادە دەبیەوە دەبی چاوەڕێ بکەیت هەتا ئیعادە دەبیەوە. شکلو خطوبەکەتان بێم و داچم لەوانەیە لەگە خۆم بینم. ئەنوانی مارەکەت دەوێ؟ بەێ ئەوجا هاتیمە بابم وەخت خۆدا بەلەدێ ئیشێکرد نازانم بابم چکارە بۆجا هاتیمە بزانم بام چکارە بووە کاتب بووە مهندیس بووە مراقی بووە دەمێ بزانم بابم لێوێن دەرچکارە بووە ئەگە ئەزیەت نەبێت. لە سارە چی بوو؟ ساری هەشتایەکان بوو. گۆتی لە ڕوانزێ بووین؟ بەێ متخێ دیانە ڕوانزەوە دەرێ. باب ناوی چ بوو؟ ناوی شێمە ڕەحمان عەوڵا. شێمە ڕەحمان عەوڵا. باش لۆ چاتی لۆ تەقاعودی لە بە چاتی. ئەمن بەس هاتیمە بەس بزانم بام لێوێن دەرچکارە بووە. ناوەڵ هیچم ناوێ. کاکە ماوە پیاوەتی لەگە دەکەین مادەم دەری بابم نمایە بەس باش ئەمن لەوت دەگەڕێم بەس ناتوانم هیچ تەعیین دەکرد بدەبێت چکە پێویست بەڵگەت پێ نییە ئەو پیاوەتێ لەگە دەکەم قای ناکەم. واللهی مەمنونتم ئەگە ئیشم لەوکەی زۆر مەمنونم. ها سودا چت کرد کورا من درم شەقی برد کاکە هەموو شتەکانم جێبەجێ کرد لەگە عەلی چوین ئەوە چیمەتۆ بە هەمومان باکرد تازە هیچ غەممان نەما. ئیشێکی باشت کردیە کورا من لە سبنەوە ناوکم کرد ترسام ئەو ئەحسانە کەشفمان بکاتن. ئێ کاکە گوتم مرتاحبە گوتم هیچ شتێک نەمایە ئەگەر ئەمیریش پرسی گوتی سودا چوویتە چێندەرێ برێ تۆپانەی ڕیال و بەرشلۆنەی هەبوو ئەویش تو نەتیجەکەی وەرگیر برام. ئێ باشە باش زوو وەرەوە باشە دیارە دەی چاوەڕێتم. ئەدە باشە دێ خوافیز. برد نەمینێ پیاو لە سبەینەوە تاخیر بووی. وەلی بەڵێ دەزانی زلەکی و های لێدا لە حیاتی بابی خۆی کەس لێ نەدایە کەس پێی نەگوتێ لەسەر چاو دووبرەوەیە. وڵی ڕاستە داچی کوورە ئەوەندە خەفەتی لێ دەخوا دەرێ خۆزگە بە خۆزی ئەو هەبڕەڵە نەبایە لە ناو کۆڵانان و لە بن دیواران هەرێ چ بکەین. کورە ئەدی بە من چ دەرێ کورە ئەوە لە حەب ساڵیەوە ئەمن خەم و خەفەتی لێ دەخۆم هەتا ئێستاش بابی ئەوە هەفتەکە هاتەوە خەفەتی لێ دەخوا وەچی من نییە بڕوادەکەی بەس بڕوادەکەی بەو زلەیەی 2 کیلۆ گۆشتم زیاد کردیان. ئەوە هاتەوە لە محافظەی دەوەرە وەرە تەیری مبارەک وەرە بزانم. السلام عليكم. عليكم السلام. بخير بيه. بخير بيه. علي أبوكو ها بزوق ده أمنيش بزوق كان كاكا. لونجي كاكا باسي أوزل ليدا كان كأتو لأمير الداعي براسي لحياة خوي كزنيت هانيا بيبري لساوي دوبروها أتو كو أوزل ليدا مالكاو. دستكانت خوش بي. أري أفندي أتو لسبيني صالحات شوية محافظة بزام تسذكر. كورا والله هيك سمك. كوي تسذكرت. يتسب كم توشي يقدو برادريك كون قديم بوين. إيه بەخێراتی وەرە دانیشت سایب خۆت چت کرد چ نەکرد سوئال و جواب چێوە چوی چێوە نەچووی لە چ دەوڵەتە چی بووی هەردەگە بدە خەچوێ شەها دەوڵەتی وەڵ ئامیش هەلۆ سوعبەتی گۆتم لە سویسڕای بوو ئیتر کاکە چەند دەفتەرت هینایە و چەند دەفتەرت بردیە و چەند دۆلار هەیە و کورە گۆتم ئەوانە چی ئەو قسانە کاکە جان ئەمن هاتیمە ئیعادەی وەزیفەی بمەوە وەڵا مردن لە پێکەنینێ كرة ثانية كشفنا بهروازان لسويسرا مدير عام لسويسرا أو أجر بيان زاني بايتو أو عند صار لإيراني أسير بي كرة كسر مرحبا شتي هذا ذكرت بس دست بيك البوكس القرآن واس بين يدين والله راستا أو خلك زور سيرة ياك بدروا ما ويك بزر دبي دلنا ها روي باش فترة ديتوا أو هاتوا يك فرد دولاري جاي تأخذ ترشقي كريا عماري كريا كيك يجي تستحزي كاكا نالا نتلو تسويلو تهاتي أمانية راستا راستا والله نازم كاكا حسانا وعالم اللوي لسناتي حربت بس باسي دولار وتسندت هي وتسندت نيوت باش دبزانم دي كردتي أنا مدير عام لمحافظة تسبو دي ولا مدير عام يتسو حالي تسو أدي تسد خوار بسبيني كورة تسم خواردي بخداي لفيه الكم خوار لفيه أريب أخوي
كورا ها بقرا دەبگرێ و پارە خەرچکە کولە فێرکەی دەخۆیەوە ئێ باشە کاکە باشە سپاس وەچی بووم دەدەمەوە کورە کاکە هەموو خێری خۆتە هەمووی خۆتەوە دەترسێم دیسان لە کن نازدارێ چاوڕەشێ کفتە و تیچمەت لێدا بوو دەری لە فێرکەم خواردیان کورە دەبەستە تواز لە قسەی قۆڕی ناداستە بڕۆ چایەکمان لێنە وەڵا سەرم دێشی لۆ چای وەڵای ئەمیش سەرم دێشی وەڵا ئەمیش حەزم لێ ئەوە دێمە کاکە محەممەدەوە بەتەمای چی؟ دەڕۆم ئەو مارەی بەجێ دێنم هاشا تو داچوینی وەڵا کوڕم حەقتە ئەتوم گەیاندەوە پای ئەمری خۆم لەسەرە تو خوشکت دانا وەچی ژنی خەڵکی مێردم نەکردەوە حەقتە کوڕم ئێستا شەوها بکەین ئەدیۆنیە کابراایشکە هاتە ماریمە بەناوی بابمان خۆ بابمان نییە ئەوە سدیق بێشەنسە ئێڕۆ حەیەمان چوو وەز من زارم مەکەنەوە بابینگە ئۆنە عکەسە نییانگە خۆتان لەسە بە کوشتن ئەمۆژ هەمووی دەزانم چوومە بەلەدیەی هەموو شتێکم کار کەشف کرد فایلی 35 سارام هینا دەرێ گوتیان بابت کەس نەما بوو مشکلێ لەگە دروست نەکا هەر کەس نەما بوو مشکلێ لەگە دروست نەکا نازانم ئەو کابرایە چییە گوتیان لە هیکەوە بزر بوو نەما باشە گوتیان پیاوی کوشت بوو ئەیڕۆ پیاویشی کوشت بوو لەوەی دەکردایە ئاخە کچم ڕەفیقی شەیتانی بوو ئەدی کاکە حەسۆ ئەو کوو بوو ئەویش کوڕی ئەو بابەی بوو نابینی چەند ساڵە لە خارج ئەگەر پیاو بە ئێستا دەهاتەوە وەڵڵاهی وچیوایان گۆ هەر ڕوون نەها سەری خۆم بردکەم شەرم لەخۆ کردەوە کوڕم ئەمش لەبەر هەندێ بەنگۆم نەگۆ هەتاکو لەکن خەڵکی چاوشۆڕ نەبن باشەوە خزم و کەسی نییە مار و منداری نییە لۆ ناستۆنا ماری منداری خۆی بەرێ وەڵا خزم و کەسی هەیە ماڵ منداڵی هەیە مڵک و ماڵەکی زۆریشی هەیە بەڵام ماڵیان لە تەمەحی پارەی ئیهمالیان کردیە باشە خۆمە هیچمالۆ پێ ناکرێ هیچمالۆ پێ ناکرێمە کوڕم مەجای بدەن با گوناحە تازە شتەکەی بەسەردا هاتیە با دو سێ ڕۆژ لە کنمان بیتن هەتا حەلەکی لە خۆی بینتەوە ئەمن حەیام دەچی ئەو بابی دەستە خوشکمە ئەو جە چ بڵێم ئێستا ناهیدەوە دەزانی بابی مردیە بڵێم نا بابت نەمردیە هەنکە بابی منە خەمی ئەوەت نەبی کچم سرق ئەو شتەی ناکاتن بەس وەدەکا هەتا لە کچەکەی نزیک بیتەوە زانە تو هەموو شتێک زانیە لەمەش شاردیتەوە ئێستا فەتاح بزانی لە کۆرانێ هەموو خەرکمانی تێدەگەینی دەبی هەنجی ڕاست بیکوژم ناوەڵایتانم کوشتێ وچی بام نەبووی مەقاتل بڕۆم باشترە لەکنە خۆش نەمینێت وەرە منت بشتێ وەرە چکوڕێ بابێت نەمینێرەوە بابە بەش ئەوە چۆ دەچیترەوە کاکش شێمە باشە مێردی داکەمە تو چیشت پێدا هەیە دەستە سەفەرێ ناستە سەفەرێ ئەوە عیلاقی بە تو هەیە گوتم چی تێدایە با بستە سەفەرێ جا هەیرە لەو خۆی بستە سەفەری باشە تو لۆ تێکەڵی ئەو شتان باشە بابە تێکەڵا بابە مەستە سەفەری کاکە بڕۆ سەفەری باشە یەقەمان بەردەدەی ڕەحمەت لە بابە بڕۆ بزانە ئەوانە ئیلا شتێکیان هەیە ئەو محەممەدە زانتەیە دەست بوو دەسۆزیێکی ئەوە گەڕاندیەوە ئەوە بێ ئەمانی نییە کورە بڕۆ هەی ئاو بچم نووسینەکانت دۆ بینم کە بە ناوی تو نووسرا بەدەست و خەتی تو نووسرایە ئەتو سدیق بێشەسی خۆشێمە ڕەحمانی چوومە چایەخانەی مەچوو هەموو سوئال کردیە گوتیان کەسێک نییە بە ناوی شێمە ڕەحمان نووسەر بی ئەوە هەمووی ئەمانەتە کوڕ ئەمانەت زانی ئەمانەت معنای چییە؟ ئەتۆ بەڕاستە دا لۆ پێی نارەی کەم چوومە بەلەدی هەموو شتێکم هینا فایلی بابم هەموو دەرینە فایلی 35 سالم دەرینە گوتیان بابت لە چێ شێمە ڕەحمان لە چێ کاکشێمە کوی بەخێر بێ کاپەتاورامەتی زۆر بەخێر بێ خوا خۆشەویستە لێ نەستێنی مەمنونم چاوت ماز دەکەم لە گەورەی خۆتە دەزانی ئەمە توما زۆر خۆش زۆر غەریبیتم دەکرد بەڕاستی بە کاک فەتاحش هاتەوە ماڵی ئاگام سەردانە چی بکەیت ئایامە بوو دیار نەبووی ماوەیە خێر بوو وەڵی کاک حەسەن خەریکی تەعینات و شتیوە هالە بووم هەلە دەوا ئیران دێم و دەچم بەڕاستی لە ماریش دانیشتە زۆر موسیقی نەمگوتەوە پیاوەکی کاسبە شتێکی نەبینتەوە دانانیش ئەوتە خەتی دائیمە مشغوڵە دێو دەچی دەگەڕێتەوە کەس نازانی چی حەقی خۆتی وەڵە ئەدی خوشکە زرێ لە کوێیە وەڵا ئەویش گوتی بڕێک سەرم دێشێەوە لە ژۆرێ
سەر و جۆلاکی پێچا بوو کا کوڕم داکت گاسکە بزانە دایە دەوەرە میوانمان هاتی وەرە وەم ژڕۆشتم چوومە مۆریدەی كوي ماشي ساعتك بخير بك كاك حسن ضعفتك يا ربي صحتك وباشي احوالكم داركم نباشن ضعفتك يا ربي والله يا ما فتاحم قلتم هركا كاك الشيما هاتوا بس سردانش زور غريبي ما نذكر وبرايك خم تماشى دكم زور خوش ما ادري براتاني نستني يا ربي دەتوش بە خێرا خۆ چایەکمان لولێنێ بەسەرچا بەخێر بێن سەرچا داچی محەممەدی سەرچاوان کوڕم عدو لەخوای بەزیاد بێ خوا بەسەری کردینەوە ئاتوش بەخێر و سەلامەت لە عەپسخانەی قوتار بووی ئەوجا دەرێن ئەوی لە عەپسێ قوتار دەبی دەگۆڕێ وەکات دەبتە پیاوەشی باش پێم خۆش ئاوجە واست لەو بەزم و ڕزمەی بینی ئیدی لە خۆشت ئەوها لە ماری دانەنیشی حرەکەچی بکەی و قڕێژێکی خڕکەیەوە تامە ژنەکەت لە بۆ بین بێ ڕێزی پیاوە وەڵاهی بابە وەچی لە سزم بووم فکرم دەکردەوە ژنە بینم بەس وەچی هاتمە دەرێ وەڵی فکرم گۆڕا و ئیدی وەتم ژنە ناینم لۆ فکر گۆڕە چێ پەشیمانی کردو باش تێم بگەینە تێج بدام چێ پەشیمانی کرد بەجەبرێت بابە باش تەک پێ بدەم ئەو ڕۆژ لەگە ئەسمەری خێزان دانیشت بووم ئەسمەر گوتی کچێکی زۆر باشێ ئەسل و فەسدیان دیارە ژمارەی چاگن بە تەمامە بچمە داخوازی ئەو نازانم بچین یان نەچین ناوەڵڵا مادەم ئەو هایە برێ ئەسمەری جارێ هەروەستە چی بکە با ئەمە یەکلایی بکەینەوە بزان باشە عەدۆ ئەتو تێم بگەینە بزانم چێوەی کرد ئەتو پشیمان بیۆ بزانم چیە دژمنایەتی لە گەرەمە هەیە باش آخر ئەوە دژمنایەتی ئەوە کەلەن دروستکردنە ناو خاو خێزانی بزانم ئەوە چی ئەو قسانەی لەبەرەتو نایەت چی ئەتو فێر کردیا بابە دنیاوە چاتمەوە لەگە ساقە و نەفەرێکی ناسیارێ بوو دیار بوو ساق و نەفەرەکە باسی عاشرەتی ما دەکرد دیار بوو حێل و عاشرەتی مەیان دەناسی باسی براکەمیان دەکەوە کوژرایە و باسی ئەو کابرایەشان دەکرد شێما کە گوایە ئەو برایەکەمی کوژدە چی شێما شێما وەڵڵاهی کوڕم چەند لۆ بژەم ئەوە ڕوویدایە وەختیان گۆ سەرکەوت بنکە بوو نەتان دەزانی عەزم لێ نەبوو ئەو مەوزوعەش ئەوها خەرک بزانی لۆیە ئەمن لۆنگۆم نەجێڕایتەوە بەس عەدۆ ئەمن شتەکەت پێ برێ ئەو شێمەیە دەرێن کوڕەکەی منی کوشتیە وەختی خۆی لە شەڕی عێراق و ئێران تۆپەچی پێکەتیە و پارچە پارچە بۆ کوژایە ئەلحەمدولله لەخوای بەزیاد و خوا حەقی مەی بەزیادەوە وەرگرتیە لۆیە ئەمژ ئەو مەوزوعەم کردکردی و داپۆشتین و ئەوتە بابە چی درێەوە کابرای کوژرا چەند کەس نای بە کوژایی هاتووە دوای ئەسیر لەگە ئەسیرەکان هاتووە چێ درێەوە کابرای کوژرا لەگە ئەسیرەکان ناتو ناچ بە کوژرای یادبیتەوە ئەو جەبرێت بابە درێن گوایە کابرای هاتەوە پێشتر شەهید بووە پارەیان وەگرتیە پارەکەشان لۆ بە مزگەفتدایە لە پاشان لەگەی وەسییان هاتووە چێ دەرە شێمە ژەوانی هاتیتەوە والله العلم عند الله هەموو شتێک دەبی ئەمە ئەو حەقایەتانەمان زۆر جێرێ بووە بەڵام ئەمێن دەرێم چێ دەرێ ئەو شتە وەبی وە نەبی باشە خۆ سعید زوزو دەستە هەولێرێ ئێوە نیە سعید کوڕمە خۆت و جێت لەو مەوزوعی هەیە ئەتو ئەگەر توێ شاری لۆم تاقیباتەی ئەو سومەوتە دارەکەی بکە بڕۆ لەناو ئەو شەهیدانە لەناو ئەو ئەسیرانە بگەڕێ بزانە چێ شەهید بۆ چی هاتۆ چێ ناتۆ بەسچی سەرک سوراغەچی ئەو شێمەیە لە بۆ مامی خۆتەیەبرێت بابە ئەو ڕۆژی سعید برێ چێ دیت بوو لە خستخانەوەی ئەو ڕۆژ دەستی شکا بوو چی دیت زولێ مامە دەبالۆت بژێڕمەوە ئەمن وەچ لە سەلۆری بەر نەبووم و چوبە تەواری وەڵا لەوێ دەرێ ناو تەواری لە قاوشی هاتمە دەرێ و سوتفە خوشکە زولێم دیت زولێ مامە بە خۆم دیتم سپیبی زولێ لەو ژنە چاکە مابوو بەرەبەرە دەبالۆت بژێڕمەوە مامە وەڵا خوشکە زولێ کوی باشی باش خوافتکایخوا گوتی سایدەوە ئەتوی گوتم خوشکە زولێەوە ئەتوی چتەکە لێرە گوتی وەڵا ئەوە جیرانێکمان سەیارە لێدایە لەگەری هاتیما هەر خواخوای بوو خوا حافیزبوونی لێ بکەم وەڵا ئەو ڕۆی ئەمنیش بە قسەکەم نەچوە فکری سایدەت و معنانی ها کوڕی خۆت لێگەڕێ وەڵا ئەمنیش سوورامەوە بە دوویدا دیار بوو ئەو چوە ژۆرە ئەمیش لەکەم پۆلیسەکان جێمدا بێ نامەحەممەدەچی لێ بوو بابە شێمە دوو کوڕی هەبوو کوڕە گەورەکەی لە ترسی مە ڕۆژتە خاری ئەوە هەرەتە بوو ئاڕۆ گچکۆکەکەی ئەوی گچکەکەی ناوی محەممەد بووە بزانم لەوانەیە ئەوە هەوبیتن دەرم هەبی نەبی ئەوە گچەکەیە
محمد ئێ ئەو زەبالۆت بژێرمەوە ناو محەمەدەکەی لێ بوو دیار بوو خۆی هەروو جیف دەکرد دەیگۆ کا سایقەکە لە قسانیش پێدەچی شێمە ئەتوو برێ یعنی ئەو سایقە ملی لە شێمەی نهات ڕەحمە لە بابێت دەمادەم وایە سعید بەخۆت و بە عەدۆ و بە جەردۆی ئەنگۆل و من بڕۆنە هەولێرێ چاوەکتان بکەنە سەد چاو تێدەگەی بگەڕێن بسوڕێن لە ناو یەخشیران لە ناو ئەو عالەمەی لەوێندەرێ هاتەوە ئەو هاجێتان قوراق بکەن بزان خەبەرەشی ئەسە ئەملۆ بینەوە شەوێش نامێ بچنە ئەولا هوتێل و بڕۆنە ماری تایری براتان تاهریش لەوێندەرێ بە خۆ دەزانی تاهر شارەزایە و لەوێندەرێ ئێفستان دەکەن باسکەین ئەنگۆلۆ من خەبەرەکی ئەسە ئەملۆ بینەوە واز لەو مەوزوعەی ناینی عەدۆ پێت برێم حتا هێرکەشی سپیکراین و بابی خۆ دەینەوە باشە ئەوە عادی کوڕی خۆتە تەواو لێژۆژی نام نەهینان ڕەفتم کردو هەتا خینی خۆما وەرنەگرمەوە ئەمن واز لە هیچ شتێکی ناینم وەختی وەی نییە ئەتوو بەس بڕۆن سەرەداوەکەم لۆ بینەوە ئەمن دوایەکە دەزانم ئەو سومەوتەدارەکەی کوڕێک دێخم باشە زۆر باشە ماما زۆر باشە مامۆستا حەسەن ئەمن ئەوی ڕۆژێ دیتم بە چاوی خۆم تێگەیشتی ئەو شێمەیەم دیت دەچۆ ناو کۆمپانیایەکی نەتهێشت پێی برێم ئەتوو هەو بوو یان هەو نەبووی بەڵەوەی لێ پرسم ئەو جەفەتا چێ دەلێ ئەوە شێمە بوو سەلامەت بنابێت توشتی هات تەئکید بکەیت بە شەڕەفی گاو گۆڵکی هەو بوو باشە سەلامەت بێت تو چ بنت لە بەرملی ئەو شێمەی نایە ئیش و کارت نیە شێمەوە هات چ شێمەوە هات ئەوە نابی کاچ خۆمەوە ئەمن بەس دەبێ بزەوە تو لۆ دیفاعیان دەکەی ئاخر ئەو شێمەیە زۆر ئاڵۆز دیان ئاڵۆز یعنی مشکلێ دەچی دەگەڕێتەوە مشکلێ هەیە ناسانم چییە کورە قەیدی ناکەنە بەس شێمە مشکلەی هەیە لەو دنیای بە هەزارەها کەس هەیە مشکلەی هەیە و زۆر احتیاجیشە ئەی باشە ئەگەر ئەوانە دەچن لە خانی بگەڕێن چوونە دەرێ لە ناو خانیت ئێدە با دەربچن لە خانی سەلامەت بی غێر ئەگەر لە خانی دەربچن یەکەم جار دەبی بچن مۆلی دەکەی بفرۆشە ئەو جە بێنەکنە من کاک حەسەنەوە خانی بەتال دەکەین هەنجینە ئەمنیش دەلم کەیف خۆتانە بە چار وەرەقان دەدەن لە بۆ من دەکا پێنج وەرەقەش دەکا وەختی ئەدیوە نییە خوا بکەم بە هاتبانایە دەری لەو خانیەی نانای زارێت دانەدن ئەوە چیەوە چێ وەڵات لەوانەیە بزانە ئیشە چی هەیە بزانە ئافرەتیشە ئافرەتە ڕاستە ئەنە کڵاوی سەری ماشەڵڵا ماشەڵڵا چی لێ بپرسم تو لێ دەپرسیان ئەمن ناملی دەپرسم دا کەیف فاتە دەکەین دەبابێ بزانین فەرمو خوشکە سلام علیکم سلام علیکم زەحمەت ماڵی ئەمینی برایەکانەی ناوی محەممەدە مولدەیە ئەو هەوە وەڵڵا ئەوە دەزای ماری خوشکە زولی لەوی ئامین بەس چیشت پێدایان ناسی چییە؟ ناوەڵا ئەمینە لە کولێ ڕەفیق ما بابشتە ئەسیر بوو تازە هاتی تۆ لە کولێ ڕەفیق بوو شێمەی دەوێت شێمەی دەوێت وەڵا خوشکە ئەوە ماری ئەو جەگوتم خێرە یعنی ئیشت پیانە چییە؟ کاکەوجە پەیوەندی بە تۆ چێمە ئیش تێکەڵ هەموو شتی دەبێت والله ڕاست دەکات ئەوە برایتی ئەوە محەمەدە وەرە کاکە وەرە زانە کتاب شپێ ئەو خوشکە مارێن ئەو کتابەت چییە؟ ئەوە حساباتی مۆریدەی گاز وشتی بە حسابی مۆریدێ پارێک دەکاتەوە دەرێت تێکەڵوەش دەبی دەلێ گەڕێ ئەو خوشکە ئەنگۆی دەوێت باش کاکە خێر بێت سەرچاوان کوی باشین ئەوڕۆ ئەمینی نەهات بۆ کولی هاتم هەواڵی پرسم زان لە ماڵەیە وا ئەوڕۆ ئیسراحەتی کردێ گوتی ناسمە کولێ بڕۆ با بچینەکەنەوە ئەمینە نایجەجیانە خوا بەخێر بێ دو سارێکتانە دیتە وەرە هەی نیگمت هەی بێخێر وەرە دانیشتە وەرە والله وەختە لەگەڵام بتەقم کورە نیگمت بەس پێم بێ ئەتو ئەو دوکانت لۆ فڕۆش ها خۆش بچاوکەم بژی سەلامەت بێ دوو سامان لۆ بینە ئەو دوکانت لۆ فڕۆش ئالە لە کەلەمە دەهاتین دادەنیشتین پێکەوە لوقمەنانێکمان پێکەوە دەخوارد باش ئەو کە چ بکەین مارۆدا نانەک هەردەوی دەبی بخۆین شتەک هەردەوی پێکەوە بخۆین قابلە من هەروها دانیشم ئیشەکی دەبینینەوە شێمەش لە ئیرانێ دەیگۆت با بچینەوە
ئەمە ژنت لە بۆ دەینم مارت لۆدا دەنێم حەفلەت لە بۆ دەکەم دوای هاتین دەبینم صفر هیچی نییە والله حقایەتێکی خۆشە لەسەر ئەوم ماڵ سەروەتەی منداڵیشی دەریان کردیە ئەمن وام دەزانی دەبمە وەچیری لە شەریکای ژنم لۆ دەینی دەبمە ساحب سیارە وەرە لە بیریان کە لە بیر ناوی مەینە هەستا با بچینەکەن ئەحمەدی فڕنیچی بزانین هەندێکی پێڕابێنین بزانین دوکانەکەی نافرۆشی کورە دەدانیشە هەڵکە دەرێ وەرە لەسەر جێم ڕاوەستە ئەلێرە ئیشێکی گسکۆکەم هەیە لە بازاری دەچی حەب سەعات تاخی دەبێ من نایم حەقم نییە واللهی خۆشە سەدیق خێری هەبی ئەو خێری نییە ئێ ڕاستە ئەمن ئێستا دەستم شەڕەشی بە سەدیقی دەفرۆشم ئەو برادەرەکەی هەیە ئیحسان دەبی ئیشەکەم لە بۆ بین تۆ نابێ منەوە هادا بنوشم بەرامبەرە تو کاکە پارێ دوو چای دە باشە